هەندێک جار مرۆڤ بوون تاوانێکی گەورەیە. ئەمە ڕستەی سەربازێکی ئەڵمانیە کە لە پای کارێکی مرۆڤانەی لە سێدارەدرا. ئەوەی کە ئاشکرایە ئەوەیە کە یاساکان سزای ئەو کەسانە دەدەن کە کاری نامرۆڤانە و نایاساییانە دەکەن. بەڵام هەندێک دیوی شاراوە هەیە کە ئاستی ڕەگەزپەرستی مرۆڤ دەگاتە شوێنێک مرۆڤایەتیش دەخاتە خزمەتی ئەو ڕەگەزپەرستیەوە. لەم دۆخەدا هەر کارێک دژی ئایدۆلۆژیای دەسەڵاتدارەکان بێت، ئەگەر مرۆڤانەش بێت هەر بە تاوان هەژمار دەکرێت. چیرۆکی ئەم سەربازە ئەڵمانیا نمونەیەکە بۆ ئەو دۆخەی کە باسمان کرد. لە دوای دووەم جەنگی جیهانیەوە وڵاتی ئەڵمانیا بوو بە دوو بەشەوە. ئەڵمانیای ڕۆژهەڵات و ئەڵمانیای ڕۆژئاوای لێ دروست بوو. ئەڵمانیای ڕۆژئاوا لەلایەن ئەمریکا و وڵاتانی ئەوروپیەوە پشتگیری دەکرا. ئەڵمانیای ڕۆژهەڵاتیش لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە داگیر کرابوو. بەم جۆرە ئەڵمانیای ڕۆژئاوا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەچوو. ئەڵمانیای ڕۆژهەڵاتیش لاواز دەبوو. هەر بۆیە کۆچێک لە ناو خەڵکی ئەڵمانیای ڕۆژهەڵاتەوە بەرەو ئەڵمانیای ڕۆژئاوا دەستی پێکرد. بۆ ڕێگەگرتن لەو کۆچە ئەڵمانیای ڕۆژهەڵات دیوارێکی گەورەی دروست کرد کە بە دیواری بەرلین ناسێنراوە. لەم کاتەدا کە خەڵکی بەرەبەرە کۆچ دەکەن چیرۆکی ئەم سەربازە دروست دەبێت. کاتێک دەبینێت منداڵێکی برسی و بێکەس دەیەوێت لە تەلە دڕکاویەکانی نزیک دیوارەکە تێپەڕێت. ئەویش یارمەتی دەدا و وەک لە وێنەکەدا دەردەکەوێت تەلە دڕکاویەکەی بۆ بەرز دەکاتەوە. وێنەگری ئەم دیمەنە دەڵێت ئەوەی کە لە یادم ماوە لەسەر ئەم وێنەیە تەنیا ئەوەیە کە منداڵەکە تێپەڕی و ڕزگاری بوو. سەربازەکەش لە شوێنەکەیدا بەجێمە. دەسەڵاتی ئەڵمانیای ڕۆژهەڵات کە ئاگاداری ئەم ڕووداوە بوویەوە بڕیاری سزای لە سێدارەدانیان بۆ سەربازەکە دەرکرد. ئەم سەربازە کە بە سەربازی ئەڵمانیای ڕۆژهەڵات ناسراوە لە دەفتەری یادداشتەکانی دانووسیوێتی هەندێک جار مرۆڤ بوون تاوانێکی گەورەیە. ئێستا من دەزانم کە بەیانی لەسەر ئەوەی یارمەتی منداڵێکی بێتاوانم داوە کە بووەتە سوتەمەنی جەنگ لە سێجارە دەدرێم. بەڵام لەوە دڵنیام کە مرۆڤ بوون هەرگیز نامرێت. چیرۆکی ئەم سەربازە لە جیهاندا دەنگی دایەوە. ئێستا پەیکەری ئەم سەربازە لە سێدارە دراوە لە 7 وڵاتدا هەیە. لە جیهاندا زیاتر لە 300 شەقام بە ناوی ئەم سەربازەوە ناونراون. ئەو منداڵەش کە خاوەنی چیرۆکەکەیە و ئۆکاری لە سێدارەدانی ئەو سەربازەیە و ڕزگاری دەبێت، دواتر دەبێتە چالاکوانی بواری کۆمەکی مرۆیی لە ئەڵمانیا. دیواری بەرلین لە ساڵی 1989 لەلایەن ئەڵمانیەکانەوە ڕووخەندرا و ئەمەش بوویە ئاماژەیەک بۆ کۆتایی هاتنی جەنگ لە وڵاتەکەدا. جەنگ کۆتایی هات و دیواری بەرلین ڕووخەندرا و خەڵکی دووبارە بە یەکتری شاد بوونەوە. ئەوەی لەم نێوەندەیە لە سێدارەدرا ئەو سەربازە بوو کە تەنها ویستی کارێکی مرۆڤانە ئەنجام بدات.